لە شار و شارۆچکەکانی باشووری کوردستان هاونیشتیمانیان لە شەوانی مانگی ڕەمەزان لە دەوری یەک کۆ دەبنەوە تا درەنگانی شەو بە ئەنجامدانی یاری جۆراوجۆری کوردەواری کاتەکانیان بەسەر دەبن. یەکێک لەو یاریانە یاری کەڵەمستێنە. ئەمساڵ ئەم یاریە لە شەوانی ڕەمەزان چین و توێژەکانی ڕانیە کۆ دەکاتەوە. وەکو 28 ڕەمەزان بەردەوام دەبێتن لە نێوان زۆربەی چین و توێژەکانی ئەم شارە وەکو فۆتۆگرافەرەکان وەکو پەیمانگای کۆمپیوتەر زانکۆ هەموو گروپەکان ئەوەی کە لەو شارە پێی خۆش بێت دەتوانیتن گروپێک 6 کەسی 9 کەسی پێک بێنێ و بەشداری بکاتن. بەرپرسانی ئیداری ڕانیە دەیانەوێت یاری کەڵەمستێن بکەن بە دەواازەیەک بۆ گفتوگۆکردن لەگەڵ هاونیشتیمانیان لە پێناو پێشخستنی ڕانیە. خۆم و جەنابی قایمقام بەشداریمان لە هەردوو گروپەکە کردو هەرێکەمان لە گروپێک بۆی کە زیاتر گفتوگۆ بکەین لەسەر گەشەکردنی شاری ڕانیە لە هەموو بوارەکاندا و ئێمەش ئامادەیمان تێدا دەبێت زۆربەی شەوانی ڕەمەزان. بەشێکی زۆری ئەو گەنجانەی سەیری یاریەکەیان دەکرد هیچ زانیاریەکان لەسەری نەبوو. ئەوان بە ئومێدی گەڕانەوە بۆ کولتوری باوک و باپیرانیان و بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەوێ ئامادە ببوون. هیوادارم ئیتیمامی زیاتری پێ بدرێتەوە ئەو یاریە کۆنانە زیاتر زیندوو بکرێنەوە بۆ ئەمەی گەنج و زیری دواتر کە نەوەی ئەم نیشتیمانە بتوانرێ ئێمە بزانین کە باو و باپیرانمان سیاریشیان کردو لەو سەردەمەی پێشدا زیاتر ئاشنامی بە یاریە کۆنەکان وەک یاریە کولتوریەکانی گەلی کورد. هاونیشتیمانیانی ڕانیە لە پێناو بەردەوامبوونی یاریەکان لە شەوانی داهاتوو گروپی جۆراوجۆریان دروست کردووە و تا ئێستا 8 گروپ ناوی خۆیان لە لای سەرپەرشتیارانی یاری کەڵەمستێن تۆمار کردووە. لە باشووری کوردستان تەکنۆلۆژیا پەیوەندی کۆمەڵاتیەکانی لاواز کردووە. ئەو هاونیشتیمانیانەش دەیانەوێت بە ئەنجامدانی یاری کەڵەمستێن کە یاریەکی کوردەواریە کاتێکی خۆش بەسەر بن و پەیوەندی کۆمەڵاتیەکانیش بەهێز بکەنەوە. فەرمانچۆمانی ڕوودا و ڕانیە.